کورد نەتەوەیەک بووە هەمیشە لە نێوخۆی خۆیدا دووبەرەکی هەبووە و لە هیچ پرسێکدا یەکدەنگ نەبووە. گەلێکی فرە بڕیار و فرە ئاغایە، هەر ئەوەی ژوای کردووە نەبێتە خاوەن پێگە و کیانی خۆی. ئەم هۆکارە لەگەڵ دەیان هۆکاری دیکە ڕۆڵی لە زەربەلێدان لە دۆزی کورد هەبووە. مامۆستایەکی زانکۆ ناشارێتەوە کورد لە ڕابردوودا هیچی نەچاندووە تا ئێستا بەرهەمەکەی بدورێتەوە. بریاری سیاسی کورد باش نییە، ڕاستە. بریاری نەتەوایەتی کورد باش نییە. بەڵە بە گشتیانە ئەتوان بڵێن ڕەوشی کێشەی کورد پێشترە لەوان وەضعی بە 100 ساڵان کەوتووە. هێشتا سەرکەوتنین کووردا جگە لەو ستاتۆسی لە باشووری کوردستان یان لە ڕۆژاواش هەیە. وەضعی کوردان لەو خۆناغی خراپ لە تورکیا باشترە لە ساڵی 80کان و 90کانیش. لەبەر ئەجندەی ناودە هەرێمی هەنە لە ناو وەضعی کوردستان. بریاری سیاسی خۆی سەربخۆی نییە کا بە من بڵێ کام حیزبە کوردی سەربخۆیە لە ناو کوردستان. بریاری ناوخۆیی سەربخۆی نییە. اینجا چۆن بریاری نەتەوایەتی ئەی سەربخۆی ئەوە کێشەی مهمە. زۆرترین ئەو ڕەخنانەی لەسەر لاوازی پێگەی کورد دەگیرێن لە سیاسیەکانە. بەو پێی بەهۆی خراپەی حکومڕانی سەرکردایەتی کوردەوە نەتواندراوە پێگەی کوردستان بەهێز بکرێت. تا ئەو ڕادەی بڕیار بەدەستان هێندەی کاریان بۆ پێگەی بنەماڵەیان کردووە. ئەوەندە کاریان بۆ دیاریکردنی شوناسی کورد و کێشانی جوگرافیای خاکەکەی نەکردووە. هەر ئەوە شەوای کردووە داهاتوو ئاسۆی کورد ناڕوون بێت. ئێمەی کورد هەمومان ئەم ئەو قسەی دەکەن کە ڕێکریزی زۆر گرنگە بۆ ئێمە، بەڵام بەداخەوە ئەو ڕێکریزیش نایەتە دی لەبەر ئەوەی ئێستا ئێمە ئەو هەموو یاریکەرە هەیە کە یاری دەکەن لەسەر گۆڕەپانی کوردستان لە کڕینی ئەم لە کڕینی ئەو لە هاندانی ئەو لە ڕاشانی ئەم بۆ لای خۆی. یعنی ئەمە ڕێکریزیەکە تێکداوە و جگە لەوەش ئێمە پێویستمان بە سەرکردەی باش هەیە. بەڕاستی ئەمڕۆ ئەم کورد کێشەی سەرکردەشی هەیە، کێشەی وشیاری هەیە، وشیاری خەڵک، کێشەی با بڵێن پەرتەوازایی هەیە کە ئەمانە هەمووان دەکەن کورد نەتوانێت بە ئاسانی بگا بە ئامانجەکانی خۆی. ئەمە هەمومان بینیمان ئەوەی کە ڕوویدا چەند ساڵ ئەو ناوچە دابڕێنراوانەی کوردستانمان لەبەردەست بوو، زیاد لە 10 ساڵ لەبەردەستمان بوو. تۆ بڵێ نزیکەی 15 ساڵی لەدەستمان بوو، بەڵام بزانە چیمان کرد بە ئەو ناوچانە. بەهۆی بڕیارە هەڵەکانی دەسەڵاتدارەکانەوە کورد چەندین هەلی زێڕینی لەدەستداوە. بەتایبەت بەر لە هەنگاوی ڕیفراندۆم کورد تەنها بەناو خاوەنی کیانی خۆی نەبوو، هەموو تایبەتمەندیەکانی دەوڵەتی لەدەستدا بوو. بەڵام بەهۆی بڕیارێکی هەڵەوە هەموو شتێکی لەدەستدا و زۆربەی ناوچەکانی بە بڕیارێکی دراسە نەکرا و دۆڕان. ئەوەش ئەوە دەگەیەنێت بڕیار بەدەستانی کورد هەمیشە کوردبین بوون. باجی ئەم کوردبینیەش خەڵک و خاکی کوردستان داوێتی. ڕامیان ڕوسمان کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.